بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەژمارە باز لە بڕیارەکەی دادگای فیدراڵی لەبارەی خانەنشینانی هەرێمی کوردستان دەکەین کە خانەنشینانی هەرێمی کوردستان سکاڵایەکیان لە مەسرور بارزانی و ئاواتی شێخ جەناب بردەوە. باز لە وردەکاری بڕیارەکە دەکەین. بڕیارەکەی دادگای فیدراڵی کە لە ڕۆژی چوارشەممە 23/11 دەرچووە لە دوو بەرگە بڕیارەکە پێکاتووە. بڕگە یەکەمیان باز لە نادەستوری بوونی کارکردنی دەسەڵاتی هەرێم بە یاسای خانەنشینی ژمارە 27 ساڵی 2006 یاڵۆشاوە دەکات. دیارە و یاسایی کە لە هەرێم کاری پێدەکرێت لە ساڵی 2014ەوە لە بەغداد هەڵوەشاوەتەوە، تەنانەت کاتێک کە لە هەرێمی کوردستانیش کاری پێکراوە لە پەرلەمانی کوردستان ئەم یاسای خانەنشینە بەرکار نەکراوە. بڕگەی دووەمی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەڵێت پابەندکردنی دەسەڵاتی هەرێم بە کارکردن بە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق ژمارە 9 ساڵی 2014 هەموارکراو لە هەرێمی کوردستان. بەپێی بڕیارەکەی دادگا حکوومەتی هەرێم پابەند کراوە بۆی ئەو یاسای خانەنشینی ژمارە 9 ساڵی 2014 هەموارکراو لە هەرێمی کوردستان کاری پێ بکرێت کە کۆمەڵێک جیاوازیە لەگەڵ ئەو یاسا کۆنەکە کە لە عێراق هەڵوەشاوەتەوە، هەم لە ڕووی تەمەنی خانەنشینی کە لەم یاسایە 6 ساڵە، هەم لە ڕووی ئەو خزمەتانەی کە بە خانەنشین دەبرێ، هەم ئەو دادپەروەریش کە لە نێوان پلە باڵاکان و موچەکەمەکان دێنێتە ئاراوە. کەمترین موچەی خانەنشینی لە عێراق و هەرێمی کوردستان، کەمترین موچەی خانەنشینی لە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق ژمارە 9 ساڵی 2014 هەموارکراو 500,000 دینارە. لە هەرێم کەمترین موچەی خانەنشینی 220,000 دینارە. سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی کەی بڕیارەکە جێبەجێ دەکرێت، دیارە بڕیارەکە لە 23/11ەوە دەرچووە بەپێی مادەی 37 لە پەیڕەوی ناوخۆی دادگای باڵای فیدراڵی ژمارەیەکی ساڵی 2022 بڕیارەکە لە ڕۆژی دەرچوونیەوە دەبێت جێبەجێ بکرێت. بەڵێ ئەگەر بڕیارەکە جێبەجێ نەکرێت چی ڕوودەدات؟ ئەگەر لەگەری کارنەکردنی دەسەڵاتدارانی هەرێم بە بڕیارەکەی دادگای فیدراڵی مادەی 94 دەستوری عێراق دەڵێ بڕیارەکانی دادگای فیدراڵی بنبڕ و پابندکردن بۆ سەرجەم دەسەڵاتەکان لە هەموو عێراق. مادەی 36 پەیڕەوی ناوخۆی دادگای فیدراڵی ژمارەیەکی ساڵی 2022 باز دەکات جێبەجێنەکردنی بڕیارەکانی دادگا خاوەنەکەی ڕوبەڕووی لێپرسینەوەی سزایی دەکاتەوە و سەرەتا فەرمانی دەستگیرکردنە بە پێی پەیڕەوی ناوخۆی دادگای فیدراڵی ئەوانەی کە بڕیارەکانی جێبەجێ ناکات و دواتر بۆ خۆناغی تریش دەڕوات. دیارە لە هەرێمی کوردستان 251,000 خانەنشین لە هەرێمی کوردستان هەیە، لەو ڕێژەیە 160,000 خانەنشینی مەدەنیە، هەروەها 90,000 خانەنشینی سەربازیە. موچەی تەواوی خانەنشینان لە هەرێمی کوردستان مانگانە 118 میلیارد دینارە. لەو ڕێژەی خانەنشینان کە 251,000 90,000 خانەنشینی موچەکەیان لە خوار 300,000 دینارەوە. هەرچەندە لە یاسای چاکسازی کە لە ساڵی 2020 دەرچوو وابڕیار بوو کە موچەی خانەنشینان ئەو بڕەپارەی کە دەگەرێتەوە بۆ حکوومەت لە ئەنجامی یاسای چاکسازی دەبێت بۆ ئەولەویات بۆ خانەنشینان بێ، بەڵام حکوومەت تاکو یاسای بڕەپارێکی بۆ خانەنشینان زیاد نەکردووە. بینە سەر جیاوازی موچەی خانەنشینان لە عێراق و هەرێمی کوردستان، دیارە لە عێراق لە کوردستان کەمترین موچەی خانەنشین 220,000، لە عێراق کەمترین موچەی خانەنشینی 500,000. لە هەرێمی کوردستان بە کلاسیکی دابەش دەکرێت، بە شێوەیەکی زۆر ناڕێک موچەی خانەنشینان دابەش دەکرێت بە جۆرێک حاڵەتی گیان لەدەستدانە بۆ لەم ساڵە 3 خانەنشین لە هەرێمی کوردستان لەسەری موچە گیانە لەدەستداوە. لە بەغداد بە ئەلکترۆنی دابەش دەکرێت. لە دابشکردنی موچە لە هەرێمی کوردستان موچەی خانەنشینان پێش کۆتاییە، لە عێراق یەکەم توێژن کە موچە وەردەگرن. لە عێراق لە کاتی خانەنشین بوون هەر فەرمانبەرێک 12 مانگ موچەی ئیسمی پێدەدرێت وەکو پاداشتی کۆتایی خانەنشین بوون، جگە لەوەش 6 مانگیش موچەی مۆڵەتە کۆکراوەکانی پێدەدرێت، واتە 18 موچەی پێدرێت، 12یان ئیسمیە، 6یان موچەی مۆڵەتە کۆکراوەکەنە. بەڵام لە هەرێم بڵێن پاداشتی خانەنشینی نییە، تەنها لە 6 موچەی مۆڵەتی کۆکراوە بە خانەنشینان لە هەرێمی کوردستان دەدرێت. سندوقی خانەنشینی
دیارە سندوقی خانەنشینی عێراق یەکێکە لە سندوقە هەرە باشەکان کە خزمەتێکی زۆری بە بواری خانەنشینی کردووە خاوەنی 15 تریلیۆن دینارە بەشێک لە بانکەکان لە ئێستادا قەرز لەو سندوقە دەکەن تا 2045 واتە لە ئێستاوە تا 2045 موچەی خانەنشینانی عێراق زامن کراوە بای بڵێن ئەو 15 تریلیۆنێک کە لەو سندوقەدا تا 2045 بەشی موچەکە دەکات لە هەرێمی کوردستان دوای 30 ساڵ تاکو ئێستا سندوقی خانەنشینی کاران نەکراوە و نازانرێت ئەو لە سەدا حوتەی کە بە ناوی خانەنشین بوون لە موچەخۆران دەبرێت بۆ کوێ دەچێت تاکو ئێستا ئەم سندوقە کارە نەکراوە. سەبارەت بە یاساکانی بواری خانەنشینی لە هەرێمی کوردستان دیارە لە عێراق یەک یاسای یاسای ژمارنەوەی ساڵی 2014 هەموارکراوە یاسای خانەنشینی یەکگرتووە لە هەرێم زیاتر لە 8 یاسای بواری خانەنشینی هەن بواری خانەنشینی هەن کەمانن یاسای خانەنشینی یەکگرتوو ژمارە 27 ساڵی 2006 هەموارکراو یاسای ڕاژەی زانکۆیی ژمارە 23 ساڵی 2008 یاسای موچەی دادوەران و ئەندامانی داواکاری گشتی ژمارە 26 ساڵی 2008 یاسایەکی تر یاسای ژمارە 12 ساڵی 2008 هەموارکراو هەموارکردنی دووەمی یاسای خانەنشینی ئەندامانی ئەنجومەنی نیشتیمانی کوردستانی عێراق ژمارە 1999 هەموارکراو کە تایبەتە بە خانەنشینی ئەندامانی پەرلەمانی کوردستان کە پێشتر پەرلەمانی کوردستان ناوی ئەنجومەنی نیشتیمانی کوردستان بوو. یاسای ژمارە 13 ساڵی 2010 یاسای موچە و دەرماڵەی سەر و کێرێم و جێگرەکەی یاسای ڕاژە و خانەنشینی کارمەندانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ ژمارە 18 ساڵی 2011 کە هێزەکانی ناوخۆ لە کاتی خانەنشین بوون موچەکەیان 220,000 کە بڕە موچەکە زۆر کەمە. یاسای ڕاژەی خانەنشینی پێشمەرگەش هەیە ژمارە 30 ساڵی 2007 یاسای کەمەندامانی پێشمەرگەی سەنگەر ژمارە 34 ساڵی 2007 هەیە یاسای ژمارە 2 یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکانی خانەنشین لە هەرێمی کوردستان کە لە ساڵی 2020 دەرچووە لەوێش بەشێک باز لە یاسای خانەنشینی کراوە. بەڵێ ئەوەی بینیتان وردەکاری بەریارەکەی دادگای فیدراڵی بوو لەبارەی دۆسیەی خانەنشینانی هەرێمی کوردستان تا پێتان دەگەینەوە بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.